لازم تایبەت لەسەر ئەرک و ڕۆڵی هونەر لە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان و بەتایبەتیش لەم کاتەدا کە دەوڵەتی داگیرکەری تورک هێرشی هەموو دەستکەوتەکانی گەلی کورد دەکات، هونەرمەندان، نووسەران، شاعیران پێویستە ئەرکیان چییە و ڕۆڵیان پێویستە چۆن بێت؟ ئەم بابەتان و پرسی زیاتر لەگەڵ بەڕێز ئاکۆ شارۆشی نووسەر و شاعیر لەگەڵ بەڕێز ئەم بابەتە زیاتر دەخەمە بەرباس. کاکە کۆ بە سوپاسەوە بەخێربێن سەر چاو. زۆر سوپاس بۆ ئێوە، زۆر سوپاس بۆم دەرفەتە. خێربێن. سپاسەکەم. سەرەتا باس ڕۆڵی هونەر بکەین. کورتەیەک لە ڕۆڵی هونەر لە ڕابردوو چۆن بوو، چۆن پشتیوانی لە با بڵێن ئەو شۆڕشانەی تایبەت بە دژی داگیرکەران دەکرد؟ هونەر بەشێکە لە ژیان، ئەو بەشە گرنگەی ژیان کە هونەرە ئەتوانین وەکو شۆڕشێکی فکری، شۆڕشی چەکداری و شۆڕشی سیاسی قووەتێکی زیاتری پێ بدەین، چکە پێویستمان بە هەموو شۆڕشەکانە، پێویستمان بە شۆڕشی فکری و شۆڕشی هونەری هەیە. هەر تەنها شۆڕشی سیاسی و شۆڕشی سەربازی کافی نییە. شۆڕشە هونەریەکەمان، شۆڕشە فکریەکەمان کە شۆڕشی قەڵەمە بۆ پاراستنی، بۆ بەهێزکردنی میلەتەکەمان، پێویستە لەسەر نووسەران و شاعیران و ئەدیبان و خاوەن قەڵەمەکان بە شێوێکی بابەتیانە و بێلایەنانە، بە فکرێکی فراوانی نیشتیمانیانە خزمەت بە کوردستانی مەزن بکەن کە ئێستا 4 پارچەیە. ئەم خزمەتکردنە بەدەر لە بیری تەسکی حیزبایەتی، بەدەر لە بیری تەسکی بنەماڵەیی، بەدەر لە بیری تەسکی ناوچەگەرێتی. ئەگەر با بڵێن پێویستە لەم کاتەدا بەتایبەتی هێرشەکان بۆ سەرباشووری کوردستان 33 ڕۆژە بە سەختی بەردەوامە، یعنی دەوترێت ڕخنەی ئەوە لە هونەرمەندان بەتایبەتی نووسەران و شاعیران بە شێوەیەکی گشتیش دەگیرێت لەو ئاستەدا نەبووە لە ئاستی ئەم مەترسیانەی کە ئێستا لەسەر دەستکەوتەکانی گەلی کورد هەیە. ڕۆکو بەڕێستانیش باستان کرد شۆڕشی قەڵەم هاوتای شۆڕشی چەکداری پێویستە. ئەم شۆڕشە قەڵەمە لێرە ئاسەری هەڵداوە لەم بەتایبەتی لەم سەردێ و لەم کاتەدا. ئەگەر من وەکو خاوەن قەڵەمێک، وەکو نووسەرێک، وەکو شاعیرێک بڵێم نیشتیمانم خۆش دەوێ، بڵێم ئینتیمایەکی جوانم بۆ نیشتیمان هەیە، ڕاستی ئەم قسەیەم بەچی دەسەلمێ؟ بە کردەوەی ئیجابی نیشتیمانیانە، بەوەی کە من بووم بە فەرمانڕەوا لە وڵاتە، بەبیری تەسکی حیزبایەتی نەڕوانمە چینەکانی کۆمەلگا، بەبیری تەسکی بنەماڵەی نەڕوانمە کۆمەلگا، بەوەی کە من لە هەر بەشێک فەرمانڕەوا بووم، ئەبێ لە هەموو کاتەکانە یارمەتی سەربازی و یارمەتی لۆجستی بەشەکانی دیکەی کوردستان بن، یارمەتی باکوور بدەین، یارمەتی ڕۆژاوا بدەین، یارمەتی ڕۆژهەڵا بدەین، نەهێڵین دەممان چەوەر بکرێت لەلایەن وڵاتانی دراوسێ، لەلایەن وڵاتانی داگیرکەرەوە کە ئێمە بێ هەڵوێز بین بەرامبەر بە کوردانمان لە هەر 4 پارچەی کوردستاندا. و لە ناوخۆشدا بە یەک چاو سەیری هەموو چینەکانی کۆمەلگا بکەین، سەیری هەموو مۆزەفینی دام و دەستگاکان بکەین. ناکرێ من 3000 عەرزە بم بە تۆ هیچ ئەم بێبەش بێ ئەو بێبەش بێت. ناکرێ من پلەپایی حکومی و حیزبی بە تۆ بدەم لەبەر ئەتیباراتی شەخسی و بنەماڵەیی، بەڵام بەوی تری نێم ئەوی تر بێبەشکەم. ئەم جیاکاریە و ناکرێ من وەکو فەرمانڕەوایەک ژێرزەمینی ماڵەکەم پڕکەم لە بودجە و داهاتی ئەم میلەتە. ناکرێ من لە بودجە و داهاتی ئەم میلەتە پالە خەرجێکی زۆر و خەیاڵی بێ ئەندازە سەرف بکەم لە تەمەتۆعە شەخسەکانی خۆمان، لە شفرۆشەکان لەگەڵ ڕێزمدا.